السلام عليكم هاورين هوادارم هەموو تەتەنووسان باش بن ئینشاءڵڵا ئەمڕۆ بەرنامێکی زۆر ناوازم بۆ هێناون کەوا ڕزگارتان دەبێت لە هەموو ڕیکلامەکانی ناو سیستەمی موبایلەکەت یعنی تەنها لە براوسەرەکەت نییە یعنی تۆ کاتێک ئەو بەرنامەی دادەبەزێنی چالاکی دەکەی هەموو ڕیکلامەکانی سیستەمەکەت لادەبە زۆر نازانە خودی خۆم بەکاری دێنم و بەشی پرۆیەکەیت ینی بەشی VIP بەشی پارەدانی سراوەتەوە ئێستا بووم لە من ئەوەش لە تەلەگرامەکەم دادنیم ئەو بەرنامەیە کاتێک کە دەکەیەوە بەرنامەکە ئەوەیە ئێستاوی ئۆن دەکەی باشە ئەو لە ئەندرویدا نازم بۆ ئایفۆن هەیە یاخود نەبەز ئەمە بۆ ئەندرویدا لێرە ستارتی دەکەین باشە لێکوانە ئینە بڵی دەکەین باشە نێکست بۆ دەری ئەوە دەبی سیڤ بکەی باشە باشە ئۆکەی دەکەی سێت لێکوانە داوای پازۆردێک دەکەن پازۆردێک دانەی یعنی بۆمە پازۆردی موبایلەکەت تا مشکلە نییە لێکوانە ئێستامە ئەومان چارا کرد باشە لێکوانە شۆ چالاک دەکەینەوەی کلیلەوەی دەکەین ئەو ئاگرەش دادەگرین ئۆپن باشە کە ئۆپنە داگرت ئەوەش چالاک دەکەی ئێستا ئەو نوتیفیکیشنش ئینە بڵی دەکەین تاوە ئێستا بە هەموو شێوازێکەوە ئەوەکەش باگرااو دەکەین ئەوەی دادەگرین ئەوش ئینە بڵی دەکەین سیکە ئێستا گشتی چالاک کرەیە دێرکوانە ئەم بەشە پێت ئەڵێ چەند میگابایتت لە ڕۆژ ئەوە بوومە چەند ئەوە چەند ڕێکلامی بلۆ کردیە چەند چاودێری خراپ سەر نمونە ئەمن دەستمە گۆگڵ باشە نمونە ئێستا دەچمە گۆگڵ باشە لێرە بنمونە قورئان خۆمتان دەزان ئەوەی ئەگەر لەناو گۆگڵ بچیە ناو یوتیوب ڕیکلام پیشانەدا باشە یانێوانە ڕیکلام پیشان دەدا نمونەم دانێک کە دەبژێرم سێکە فۆ ڕیکلامەکەی لابردیا باشە ئێستا دەچمە ناو بەرنامەکە سەی دەکەم زانم چەند ڕیکلامی بلۆ کردیە سەیکە 58 ڕیکلامی بلۆ کردیە باشە 58 بەس لە گوگل کڕۆم 26 دانی بلۆ کردیە هیوادارم سوودەی هەبێ ئینشاءڵڵا بەردەوام چالاکەکە هیچ زیانێکی نییە ئەوە کۆتا ڤیرژینیتی ینی کۆتا ڤیرژینی مۆدکراوەکەیتی کە 4.7 نۆتیەکە ئیشاڵەکە نوێی هات دایدەنێم هیوادارم سوودێکی هەبێ بۆیەوە کاتش خۆش